لە هەرێمی کوردستان وێڕایبوونی هەزاران شوێنەواری گرنگ و بەناوبانگ لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوە وەکو پێویست لەلایەن حکوومەت و ڕێکخراوەکانی تایبەت بە بوارە گرنگی پێنەدراوە. هەر ئەمەش وای کردووە ساڵانە بەشێک لە شوێنەوەرەکان بە هۆکاری جیاواز لەناو دەچن و بوونی شوێنەوار و شوناس پێناسی زیندوی ئەو گەلە دەسەلمێنێت کە لە ڕابردوو چەند گرنگی بە ژیانداوە و بە تایبەت لە ڕووی بیناسازی و نەخش و نیگارەوە. بەڕێوەبەری پەیمانگای عێراق بۆ پاراستنی شوێنەواریش دەڵێت شوێنەوەرەکانی کوردستان هەر لە سەرەتای حکوومەتی کوردیەوە تاوەکو ئێستا وەکو پرۆسەیەکی حزبی سیرکراوە و بەردەوام کەسانی حزبی بێ بەرنامە و بێ پلان کراونەتە بەرپرس و بەڕێوەبەرایەتی شوێنەوارەکان. شوێنەوار هەر لە سەرەتاوە تا ئێستا بە محەسەی حزبی کاری لەگەر کراوە خەڵکانێک ئەو ئیدارەیان کردووە کە هیچ شوێنەوار ناس نەبووینە بەڵکو پرۆژەیان نەبووە بۆ حکوومەت یاریبن. پێش هاتنی داعش دەتوانین بڵێن بەڵێ حکوومەت یاریم هیچ درێقی نەکرد لە هیچ سەکتەرێکی ئەو حکوومەتەدا، بەڵام شوێنەوار فرامۆش کرا هەر جارێ سەر بە وەزارەتێک بوو شوێنەوار دەبێت بکرێ بەدەستە سەر بە ئەنجومەنی وەزیران بێ ڕاستەوخۆ بودجەیەکی تایبەتی بۆ تەرخان بکرێ کاری جددی بکرێت بۆ ڕزگارکردنی ئەو هەموو کارانە 20-25 ساڵیت کە ئەو خانە کەلتوریانەی کە هەمانە ڕوخێ شوێنێکی زۆر دەستدرێژی مەسەرەن دەکرێتە سەر. ئەگەر شوێنەوار تونند و تۆڵ نەکرێ دەسەڵاتێکی نەبی بودجەیەکی باشی لەژێر دەستا نەبی شوێنەوار ناسان دانەمەزرێن لە بوارە کە بە ئەرکی شانی خۆیان کە چەندین ساڵە خوێندویانە. ئێمە کەوادری وامان هەیە ئێستا هەمویان لە ئەوروپا مەسەلە ماستێر و دکتۆرایان هێناوە، یعنی شان بەشانی وڵاتانی جیهان دەتوانن کار بکەن لەو بارەدا. مامۆستایەکی زانکۆ هاوکات شارەزایەکی بواری شوێنەوارش دەڵێت پسپۆڕان و شارەزانی و بوارەش هۆشداری دەدەن بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر پلانێکی تۆکمە و درێژخایەنیان بۆ دانەنێت ئەوە سەرجەم شوێنەوارە دێرینەکان لەلایەن کەسانی نابەرپرسەوە لە ناو دەچن و لە هەرێمی کوردستان هیچ شتێک نامێنێت کە شانازی پێوە بکرێت بە ناوی شوێنەوار و مێژوو. بەتاکید خۆی شوێنەوار ناسنامەی ملەتە. ئێمە کە کاتێک کە باسی ناسنامە باسی مێژوو شارستان دەکرێت پەنا بۆچی دەبرێت بەڵگەی ڕاستەقینە پاشماوە شوێنەوارەکانەکە ئەو ڕاستیە بسەڵمێنێت. بەتاکید ئەگەر ئاوردانەوەیەک یاخود بە شێوەیەکی زانستی و بە شێوەیەکی پسپۆرانە هەوڵ نەدرێت بۆ نوێژەنکردنەوەی بۆ پاراستنی شوێنەکان بەتاکید ئەو سەروەت و سامانە ئەو ناسنامەیە لە دەست دەچێت و معنای ئێستا هەر ملەتێک و هەر نەتەوەیەکی هەر گەلێک کە باس لە سەروەریەت و لە مێژووی خۆی بکە پەنا بۆ شارستان پەنا بۆ پاشماوە شوێنەوارەکانی دەبێت. داوا دەکەین هەوڵی جدی بدە بۆ پەلە بکرێت لە هەموارکردنەوەی ئەو یاسایچکە بە هەموارکردنەوەی یاسا بەدانانی یاسایەکی تایبەت شوێنەوار بەتاکید بەشێکی زۆر لە شوێنەوارەکان دەپارێزرێت. لە حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا وزارەتێک یاخود دەستەیەکی تایبەت بە شوێنەوار بوونی نییە و شوێنەوار هەر جارەی سەر بە وزارەتێکە و جارێک سەر بە وزارەتی ڕۆشنبیری و جارێک سەر بە وزارەتی گەشت و گوزار و جارێکی تریش سەر بە وزارەتی شارەوانی و گەشت و گوزار و ئەم جارەش سەر بە دەستەی گەشت و گوزارە کە هۆبەیەکی تایبەتی هەیە لە دەستەکە. شارەزایانیش پێیان وایە لە کوردستان جگە لە نەبوونی وزارەتێکی تایبەت یاسایەکی گشتگیر و تایبەتیش بوونی نییە کە شوێنەوارەکان لە ناوچوون بپارێزێت و ئەو کەسانەی سەرپێچی دەکەن و ئازاری شوێنەوار دەدەن سزا بدرێن. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.